بەردێک وەک کۆنترین پارچە شوێنەوار دادەنرێت کە لە مۆزەخانەی سلێمانی پارێزراوە. بەردەکە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی چاخی بەردینی کۆن و تەمەنی 100,000 ساڵ دەبێت. بەپێی چەند بەڵگەنامەیەک بە کۆنترین پارچە شوێنەواری دادەنرێت لەسەر ئاستی عێراق کە تاوەکو ئێستا دۆزرابێتەوە. ئەو پارچانەی کە لە مۆزەخانەی سلێمانی پیشاندراون لە هەموو سەردەمە جیاوازەکانی تێدایە. پارچەکانیش لە هەموو بەشەکانی عێراقەوە هاتوون، زیاتر لە بەشەکانی کوردستانەوە هەن، لە بەشەکانی ناوەڕاست و خۆری عێراقەوە هاتوون، بەس زیاتر ئێستا خۆشبەختانە کەنەوە پشکنین هەیە لە دەوری سلێمانی کە زیاتر ئەو پارچانە کە هاتوون بۆمان هی مەنتیقەی سلێمانی خۆیەتی. ئەم پارچە بەردە داتاشراوە وەک پاچەکۆڵی بەردین کۆنترین کەرەستەی نمایشکراوی مۆزەخانەی سلێمانیە کە لە ناوچەی بەردەبەلکەی چەمچەماڵ دۆزراوەتەوە. جیاواز لەوە مۆزەخانەکە دەوڵەمەندە بەو کەرەستانەی مێژوەکەیان بۆ سەردەمی چاخی بەردین تاوەکو سەردەمی ئیسلامی دەگەڕێتەوە. من خۆم یەکەم جار مبینیم، بەڵام زۆر سەرسام بۆ شتانی کە بینیومە، عنی ئەم گەڕێنێتەوە بۆ چاخەکانی پێش مێژوو کە مرۆڤ چی بەکارهێناوە، چی خواردووە، لە ئەشکەوتەکانە چۆن ژیاوە، چۆن گوزەراوە. بەڵێ بۆ ئانەمان دەگەڕێنێتەوە. مۆزەخانەی سلێمانی لە ڕووی باڵەخانەوە لە چاو مۆزەخانەکانی جیهاندا هەژارە، بەڵام توانیوێتی ئەو پارچە شوێنەواریانە بپارێزێت کە سروشت و دەستی مرۆڤ مەترسین بۆ لە ناوچوونیان. مۆزەخانەکان لانکەی گێڕانەوەی مێژووی مرۆڤایەتین بۆ نەوە لە دوایینەوە. پارچە ئاسەواریەکانیش کە لە پێدەشت و چیا و ئەشکەوتەکاندا دۆزراونەتەوە پێمان دەڵێن کە مرۆڤ لەو سەردەمانەدا چۆن ژیاوە و چی بەکارهێناوە و شارستانیەتیش لەکوێوە دەستی پێکردووە. زوهرە عەلی، NRT، مۆزەخانەی سلێمانی.